هیچ دەنگێکی نەما لەگەڵ ئەوەی کە ڕووپۆش دەکرێت ئیدی دەنگ نایەتە دەرەوە. لێرەش ئاگرێک دانراوە کە بە زیاتر لە 500 پلەی سیلیزیە لە دی پێشەوە لە دی دواوەش ئەو بە ئاسایی دەستم پێداوە و هیچ کاریگەرێکی نە. من دەمەوێت قسە لەگەڵ کاکبەندەر بکەم لەسەرەوەی بزانم ئەو بابەتە چیە لێرە نمایشیان کردو. کاکبەندەر دەمەوێت بزانم ئەم بابەتە چیە گە بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە. بەخێر بن پێشەشی ئەو بابەتە مۆمنتەمە کە بەکاردێ لە بۆ ڕووی دەرەوە و ناوەی باڵەخانە خانوەکان و سەربان کە بەکاردێ. ئەو مەوادە ئێستا سەردەمی پێشکەوتنە تەکنەلۆژیەیە کارەبا 24 ساعاتیە دەبی چ بکەین لەگەر مۆدێرن بڕۆین. ئەو مەوادە کە دەرەین لەگەر مۆدێرن بڕۆین ئەزلی ساردی گەرمی سەوت ڕۆتوبە هەر هەمووی دەکات کە ئێستاوە گەرمیمان لە سەردانەیە. ئێستا ئاگر زۆرە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا ئاگر ڕوویدا ئەسواق لەنا ئەسواقڕ بین بە هەماشێ ئەو مەوادە کە دەرێن دژە ئاگرە هەتا 6 ساعت بەرگەی 1200 پلەی سیلیزی دەگری. یعنی وا دەکە لەو شوێنەی کە ڕپۆشەکەی ئاگر هەبوو ناڕاتە شوێنێشتر تەشەنە ناکە. باشە کاکبەندەر ئێستا بزانین دەرەجە حرارەی چەندەوە گەر ئێستا گەر لێرە وەریگرین لێرکانە 743. باشە دەبی دەم با لە دواوەشتم شایکی بکەین 57.9 بەڵێ یعنی بە نزیکەی 600 پلە فەرقی هەیە. بالضبط کە ئێستا لە بۆ ئەو کارەبا بیساساتی ئێستا وزەکی کەم سەرفەکەی لەبەرەوەی ئەزلی گەرمی دەکات. باشە جیالەوە ئەم گۆرانێشتان ناو ئێرە پێکردووە و کە دەکەیتەوە سەوتی دێدا یەخیتەوە سەوت نامێنێ ئەوە حەزی سەوتی شەکە ئێستا دەسیەوەمە لە بۆ دەسیەوە ئیسراعەتکەی ژاوە ژاوەکی زۆر هەیە دەنگ زۆر هەیە کاو مەوادە ڕۆپۆشەکەی کە دەرین کە دژە سەوتە ئیسراعەت ژاوەژاو داگەندە لە دەرەوە نە لە ژوورەوە داخل ناکە بتانین ئیسفادە ڕێژەی سەدا چەند ئەو گەرمی و دەنگە نایەڵێتن کاک بەخۆی بە ڕێژەی سەدا لەو جێیە کە بەکاری دێنی قەتعی دەکات. باشە شتێکی دیکەشتان داناوەش سەرنجی ڕاکێشام بڵێ گڵاسێکتان داناوە لەگەڵ مەوادێکتان تێ کردو و ئیدی بۆ شێوەیە هەوای تێ دەکەیت ئەوە چیە گەر بۆ باس هەمان مەوادە کە دەرێن دژە ڕتوبەشە ئەگەر تەمەشا بکەیت لە بنی هەوایە مەوادەکەی لە یعنی ئێرە هیچ چیتی لێ نیە هیچ هەوایە کە تەمەشا دەکەی فقاهاتی هەوا فەراغاتی هەوا هەیە وایە نە لە هەمان کادا ئاوش داخل نابی ئێگە فەراغاتی هەوا هەبی ئاو داخل دەبی بەس لە هەمان کادا ئاو داخل نابی لەبەرەوەی وەنوێ بێک باشەوە کە لە وازیها کە بەکاری دێنین خانیەکانی ئێستا بە خۆتە زانی هەمووی دەبی ڕۆپۆش بکرێت لە پاشەوەی هەر مەوادێک دەدا ئەزلی بکەیت هەتا ئەو ڕتوبێ مشکلە نەبی کەڕ و ڕتوبە ئەوەش نەیاریدە. یەک مەواد لە هەمان کاتدا 5 خاصیەتی هەیە ئەزلی گەرمیە ساردیە سەوتە ڕتوبەیە کەڕوە و دژە ئاگریشە.